بکەین هەزاران کەس دەناز و نەحمەتدان هێندێک کەسیش وەکوومە ئەو حال دەبەدبەختی و نیشتیمان دەزانی چییە؟ ماڵێک کە باوکی تیا نەبوو ئیتر خۆشی بە هیچ جۆرەك ڕووی تێ ناکە. دووبارە شکری خودای باش نییە ئێمە داکمان هەیە. باشە ئەو پێیان لێرە بۆ نەهات بەڵکو بۆم ڕەمەزانە هاتبە ئەو خانەی تەسویر کردبە یارمەتیەکیان دابین. کەی دێ ئێمە هەروها بەدبەخت بووین. دایە هێنات نەفتت هێنا؟ ناوەڵا کچم نەفتی چ حاڵی چ کابرات گوتی چیدی بە قەرز ناتان دەمێت 7,000 قەردارن. دا ئێمە سەرمامانە. دایە گیان بۆ ناچێ ماڵە کاک مەعروف تۆزە نەفت وەرگری. بەخوای کچم لە ڕووم نایە ئەوەندە لۆشتی چووینە چیدی ڕەزای خۆم قورس ناکەم. باش بەبیرم هاتەوە سەبرێ خانم دی تازە گوتی ئەو شۆ دێنە داخوازی نیشتیمانە. دا ئەو بەجددیتە دێنە چۆ دێنە ئەو ماڵە سارد و سڕای. یەکچم نیشتیمان هەر دەبی مێردی بکەی بە قوربانت بیدایە بەشکەم خوا ماڵەکی باش بن ڕزگارت بی لەو جەهەنەمەی. من ڕازی بووم کە ئەو ماڵە بێنە داخوازی بۆ ئێوارە خۆمان ئامادە کرد. فەرمو بەڕێزم فەرمو فەرمو بەڕێز ئەڵێ هەر بە تەنەی جا کەسی لۆ چییە؟ دانیشە خوشکم کوو کەسی بۆ چییە؟ ئەدی نابی زاوت لەگەڵ بێتن؟ من لە جیاتی زاواش قسەی دەکەم. ئێستا ئەنگۆ چتان پێویستە؟ خانتان دەوێ خانی سفر لۆ دەکڕم. سارا لۆ کچەکەت دەکڕم. 1 کیلۆ زێڕشی لۆ دەکڕم لەو دەردەسەریە ڕزگارتان دەکەم. تخوا ئەو ژیانە تێدانا ئەو خانیە تێدانا بەڕاستی زگم پێتان دەستێ. بەڕێزم نەخانی نەزێر نەپارە هیچ ئەو شتانە لای من گرنگ نییە. خۆ دەبێ من زاوای ببینم بزانم کووە ئەخلاقی کووە ئیش و کاری چییە. خوشی بەڕێز من پیاوێکی بزنسمانم حتا برەی پارەم هەیە. ئێوەش وەزعتان زۆر زۆر خراپە. دەزانم پێویستان بە پارەوە ژیانێکی خۆشە. حەز دەکەن لە ڕەفاهیەت بژین. دووبارەی دەکەمەوە خانیتان لۆ دەکڕم ستان دەوێت لۆتان دەکەم لەو دەردەسەری و نەهامەتیە و فەقیری ڕزگارتان دەکەم. بەڕێزم ئەمن دەڵێم با زاوای ببینم. زاوا؟ بەڵێ منم. ئەتۆ؟ بەڵێ منم. زۆر بەداخەوە هەندێک دەوڵەمەندی وچی تو دەتانەوێت کچی خەڵکی بە پارە بکڕن خۆتان بە پارە هەڵەکێشن. بەڵام زۆر زۆر داوای لێبر نەکەم ئەمن کچی خۆم نە بە پارە ئەدەم نە بە ماڵی دنیایە. ژیانی کچی خۆم پێ لە ماڵی دنیا و پارە مهمترە. خوشکم ئێوەی فەقیریش بەس ئەو قسانە دەکەن. باشە ئێوە چی هەیە یارمەتیتان بدا؟ چێ پارەتان داتێ؟ چی هەیە ناستان بگری؟ من دەمە کەستان کەس. ئەمن کەسم ناوێ خودای گەورە کەسی منە. خوا ئەتو تەمەنی بابی ویت هەیە
شەرم لە خۆت ناکەیەوە دێ داخوازی ئەو کچە منداڵێ خوشکم دەرفەتەکی باشتان لەو ڕێکەتیا لەو نەهامەتیە ڕزگارتان لەو خانیە پیسەی ڕزگارتان بێ تووشی ژیانێکی خۆش ببن باشەق لەو پێلەقە لە بەختی خۆتان بدەن ئێوە ئەگەر بمرم لە برسان کچی خۆم نافرۆشم نادەمە ئینسانێکی وەکو تو خوشکم دەرفەتێکی باش لۆتان ڕێکەتی ئەو ژیانە ناخۆشتان دیتیا خانیەکی خراپ جێتان خراپ کەس نییە پارەتان بداتێ ئەم دەمەوێت بەیەکجاری لەو ژیانەی ڕزگارتان بکەم هاوکاریتان بکەم هەستە بڕۆ دەرێ کچی خۆم نافرۆشم یعنی کۆتا قسەتا کچی خۆت نادەی نەخێر زۆر بەداخەوە زۆر بەداخەوە لە ئەو مرۆڤە پیسانە لە چ زەمانە چێژیت دایە ئەوە بەڕاستی بۆ ئەو کابرایە ئەو چ سەردەمێکە تێکەوتون دایکە بەڵام دایەجە دەستت خۆش بی چ پیاوە کە گەورە بێ چ تەمەنی کەم بێ من هیچ کات خۆم بە پارە نافرۆشم تەمەنیشم بەسەر کچێ بە پیرە کچیش من خۆم بە پارەی نافرۆشم دایەجە دەستت خۆش بێ ئەمنت نەدا چێە؟ ئەوە هاتم السلام عليكم. عليكم السلام بخير إذا بيه مشغولين. فرموا دام فرموا السلام عليكم باشا. عليكم السلام بخير دايجا. من أردواني برنامج بيكس وجاراني. بخير بسرتام أو رجش تلفون تاك نازم يقلن قو تلفوني. بله وقت كم تلفوني كرت. زور بريزن. سلام. براسي حاتم تمن شيء مالك تام بكم. بس بداخل براسي وزعتان زوز وشر دياله. خمتان نبي همتك شي باشتان لبودكم. باشا؟ دەست خۆش بێ کاکە جان إن شاء الله سبيني تقريبا وقت نيوراني ستاف ديتن كاميرا ديتن بلام يخشتان بيبرم دبي كاريگر بقصة كانتان دبي بقري ببوورە بله بەس ئێمە نامانێ خۆمان دەرچین مشکلە نییە هەموو ماڵەکەی توان تەسوێر بکەن بەڵام خۆمان حەزمان لێ نییە ناخوشي بريز لا مامۆستا جان نا آخر قبول ناکەین بەخوای دايجا ئەگەر بێت و ئەنگۆ دەرنەچن ئەو کاتی خەڵک باوەڕمان پێ ناکە توزانن ئەو پارەیە چێوە دەچی ئەو یارمەتیانەی کە دێتن ئەدی نابی ئەنگۆ قسەی بکەن ببینن وەزعتان ببینن ئەو ماڵە شەڕەی ببینن شێوازێ ڕازێنین ئەخر دەبی باز بکەن وەزعی خۆتان باز بکەن بەخوای مامۆستا ببوورە ڕازی نابین خوشی بەڕێز دایکەکە بەڕاستی ئەسڵەن ئەگەر بێت و قسە نەکەن و ئەگەر بێت و فرمێسک نەڕێژن و سۆز و عاتفێ خەڵکی چۆن ڕابچێشین ئەو بەرنامانە زیاتر بەڕاستی دەبی سۆز و عاتفێ خەڵکی ڕابچێش مامۆستا جان بەڵێ ئێمە ڕازین ئەگەر خانووکە تەسوێرکەن بەس خۆمان بە هیچ شێوەیەک دەرناچین خوشی بەڕێز ناوەڵە مامۆستا ئەنگۆ ناتانی هاوکاری بکرێن بەڵێ دەمانەوێت ئەی خوشی بەڕێز باشە هاوکاری بە چ نرخێک هەر دەزانین چیە هەر دەقەک تەسوورتان دەکەین سێ چار دەقە ناوماڵەکەی تەسوور دەکەین ئەتو باسی مێردی خواری خۆشبوو دەکەی کە ئەنگۆ بێ کەس ماینەوە کەس نیە ئیشتانە بۆ بکە کەس نیە پارۆنانەکتانە بۆ پێیا بکاتر کچەکانیش مامۆستا جان خوا خێرتا بنووسی دەستان خۆش بی لۆ هاوکارتان بەس بە هیچ شێوەیەک ئەمە ڕازی بینە خێرکردن بۆ نوعینە مامۆستا تو ئەمە لە تەلەڤیزیۆنی دەرخەی باشە ئەدی هیچ کوڕێکت نییە توی یان بەس دوو کچەت هەیە ناوەڵە بەخۆم بۆ دوو کچەینە مامۆستا بابیان لە مێژە ئەمری خوای کردی هەر ئەمنەوە دوو کچەمانی خوشی بەڕێز ئەگەر بێت ئەنگۆ قسەی نەکەن کەواتەمە ناتوانین هیچتان لۆ بکەین ببوورە مامۆستا جان ڕازی نینە ناوەڵە
زۆر خوا باش خێرتان بنووسی زۆر باشە خوشتی بەڵێسم ئەمە لایەنگۆم خۆش بەخێرت سەرچاو وافیس بەخێرت وافیس چنێک یانەوێ بۆ نوعی خێرمان پێ بکە دا بەڵێ جان دڵم دەزانی ئێمە زۆر بەدبەختی دایە جان خێرکردن بۆ نەوە خوا گەورەیە کچم دایکە دەیان هێمە لەسەر شاشەکان دەرماخن ئەیان هەیە بە ناوی خێرکردن ڕسوامان کرد خوا گەورەیە کچم فەقیری عیبی تێدا نییە ئەمە لە زۆر کەسی باشترین هێنان نییە بخواتن خدا ئێمە نانمان هەیە بخۆین الحەمدلله کچم الحەمدلله ماڵ هەیە هەر هیچ نییە بخۆن کوادا بۆ بەیانی چیمان هەیە بیخۆین الحەمدلله کچم هەندێک بەتاتە و تەماتەمانەیە سبەی پێ بەڕێکەین باشە ئەوی سبێنێمان بەڕێ کرد دوو بەیانی چی خوا گەورەیە ئەدی و خوددایە دەبی ئەنگۆ ئیرادە و زۆر زۆر بەخۆت بێ کچم بچنە ژوورێک وەرن کچم وەرن لێ بە قوربانتان بدەی من خۆتان تەند مەکەن زۆر بەداخەوە هەندێک دەوڵەمەندی وچی تو دەتانەوێت کچی خەڵکی بە پارە بکڕن خۆتان بە پارە هەڵەکێشن ئەمن کچی خۆم نە بە پارە ئەدەم نە بە ماڵی دنیای چێ پارەتان داتێ چی هەیە ناستان بگری من دەمە کەستان کەس ئەمن کەسم نایە خودای گەورە طەلعات طەلعات بەڵێ قوربان کاک طەلعات بەڵێ. ئێستا ملیۆنە و 200,000 لۆ دەنووسم بەڵێ دەچێ لای عەلی ژمێریاری وەردەگری باشە بەڵێ لە بۆ چییە لە بۆ چیە بم ئەوە لە بۆ غوربەت خان قوربەتخان چی ئەوەی دوونێ چوونێ داخوازی لە پێش دەرکەی لەگەرم بووی زانیم باشە بەسەر چاو 200,000 بە ئازوقە دەدەی میلیۆنە چی دەدەیە دەستێ باش زۆر باش بەڵام پێی دەڵێ ئەو پارێت لەلایەن شەیتان لۆ هاتیتان لۆ قوربان ئەو شێ گونجاو نییە بەڵێ گونجاوە دەبێ وانەیەکی وای فێر بکەم ئەو ژنەی لە لووتبەرزی بینمە خوارێ جیرانەکانی موسڵمان هاوکاری ناکەن ئەوە شەیتان هاوکاری دەکات تێگەشتی قوربان ناتوانم بۆ نوعی باسشیتانی بکەم چم پێگوتی ئەوەی بکە باش باش بەڵێ چیەوە هاتم فەرمون السلام عليكم عەلەیکوم ئەسسەلام قوربەتخان بەڵێ فەرمون ئەم لەو کەسە کە تەلەفۆن لۆ کردی فەرمون بەخێر بێ سەرچاوم دەی کۆڕ بیرە خێر بێ ئەوە شیاکە هینەیە هەمووی باشە ئەوی پێش بێ کۆڕ ڕاست دەستان خۆش بێ بڕۆ تووڕ ناسیاری باشە قوربەتخان بەڵێ مامۆستا ئەوەش ملیۆنەک بۆ خۆتان سەربی دەستت خۆش بێ خۆش بیا سەدەقەی سەری ماڵ و منداڵت بیت سلام قوربەتخان نەتپرسیەوە لە چی هاتیە چێ ناردیتی مامۆستا گیان نامەوێ بپرسم ئەگەر خوای گەورە فەرمانی کردبی چ مرۆڤ چ شەیتان دەبی ملکەتی ئەو خوای گەورە بی ڕاستی قوربەتخان فێرێ وانت زۆر گەورەت کردم
چ مامۆستا لێگرێ بەڵ ناو دڵم بی دەی خواحافیز خوا بەخێر بەخێر چ مامۆستا